ئەو وێزگانەی کە چاودێری تێدا دوورکڕایتەوە لە کاتی پرۆسەکە تا کاتژمێر 5 ئێوارە ژمارەیان لە سەرتاسەری عێراق بە 137 وێزگا هەژمار دەکرێت کە بە کۆی گشتی 106 وێزگەکانی دەنگدان دەبێ لە سەرتاسەری عێراق. لە کۆی سەرجەم ئەو وێزگانەی کە چاودێرانی مەچاودێریان کردیە ڕێژەی 396 وێزگا کاری دەنگدانی بە جۆرا و جۆری لێ ڕاوەستاوە کە ڕێژەکەی دەکاتە نزیک 120. ئەجە ڕاوەستانەکە چ بە هۆی نەخوێندنەوەی بەسمە بێ، چ بە هۆی جیهازی تحقیق بێ، چ بە هۆی کێبڵی گەیاندنی زانیاریەکان بێ، یان هەر کارێکی تکەی هونەری بێ، بە کۆی گشتی تا کاتژمێر 5 بەپێی ئەو داتایی کە بە ئێمە گەیشتیە لە هاوپەیمانی تۆڕەکانی چاودێری هەڵبژاردنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێژەی بەشداربوون گەیشتۆتە نزیک 132 تا کاتژمێر 5.